خوێندکارەکانمان ئایندەی وڵاتن. ئایندەی وڵاتیش پشت بە تاقیکردنەوەکانی خوێندکارەکان ئەبەستێت. نزمبوونەوەی پلەی گەرمیش کاریگەریە هەیە لەسەر تاقیکردنەوەکانی خوێندکارەکان، چونکە وا لە خوێندکارەکانمانەکە زیاتر پەنابدا بۆ گەرمکردنەوە لە زیاتی ئەوەی بیر کاتەوە لە ئیمتیحانەکەی. وەرزستانە سەرماسۆڵەیەکی زۆر هەیە، بۆیە لە کاتی تاقیکردنەوەکاندا ناتوانین وەڵامی پرسیارەکان بە باشی بدەینەوە، بۆیە داوا لە دەوڵەمەندەکان دەکەین کە ئاسم بە دابینکردنی زوڵا بۆ خوێندنگاکان. دەوڵەمەند و سەرمایەدارە بە ڕێزەکان، داواتان لێ یەکەم وەک مامۆستایەک بێن بەهانای قوتابخانەکانەوە، بە تایبەتی ئەو قوتابخانەی ناوچە دوورە دەستەکان یا هەنێک قوتابخانەش هەیە لە ناو شارەکانە. دەوڵەمەندە بەڕێزەکان، داوا لە بەڕێستانەکەن کە یارمەتیمان بن بۆ ئەو قوتابخانانەی کە زۆپان نییە و ئێمە لە وەرزێکی زستانی ساردایندا هەنێ مناڵی پێشمەرگە و شەهید هەیە کە لە هەنێک قوتابخانەی گوندەکانە زۆپایان نییە، بۆیە داوا لە دەوڵەمەندەکانەکەن کە زۆپامان بۆ دابین بکەن. Amin ya selam, aşk ya